تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا ڕۆڵێکی تایبەت و گرنگ دەجێڕن لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتی دیجیتال. جیا لەوەی کاتێکی زۆر لە ژیانی و هاوڵاتیانە لەسەر و پلاتفۆرمانە دەرباز دەبێت، هەڵسو کەوتی بەرپرسانە لە کاتی بەکارهێنانی سۆشیال میدیا زۆر گرنگە. ڕنگدانەوەی کولتوری هەر کۆمەلگایەک لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕوونی دەردەکەوێت. سۆشیال میدیای کوردی ئێستا بە شێوازێکی بەرفراوان لەلایەن ناوەندەکانی ڕاگەاندن، ڕێکخراوەکان، سیاسیەکان و هەموو پسپۆر و ناپسپۆرانیش بەکاردێت. ئایا سۆشیال میدیای کوردی لە چه ئاست و ڕەوشێکدایە؟ ئایا مافی تاکەکان و دەستگاکان لەسەر سۆشیال میدیای کوردی دەپارێزرێت؟ یاسا و ڕێساکانی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چین؟ هۆکاری ئەو هەموو ئەکاونتە فەیک و جیاوازەی سەر سۆشیال میدیای کوردی چییە؟ ئایا ئاگاداری ئەو مەترسیە هەن کەوا لەسەر تەلەگرام تەشەنە دەستێنێت؟ من هەژار برنجیم لەگەڵ هاوکارانم لە رادیۆی ڕوودا و 15هەمین پادکەستی دیجیتال سیتیزنتان پێشکەش دەکەین. ئەم هەفتەیە دیجیتال سیتیزن جیاوازە، بە خۆشحاڵیەوە لە ناو ستودیۆکانی رادیۆی ڕوودا و لەگەڵتانی. لە دیجیتال سیتیزنی ئەم هەفتەیە هاوکارێکی ماندووی نەناس و پێشەنگ و ڕەچەک شتێنێکی دیجیتال میدیای کوردیم دەگەڵا. هاوکارم سایرە سدیق، بەرپرسی تەکنیکی بەشی دیجیتال لە ڕوودا و بەخێر بێ سایرە. چۆنی باشی؟ زۆر سپاس، مەمنونم. تۆ چۆنی؟ سایرە بە سۆرانی قسە بکەینەوە کورمانجی. کورمانجی خۆشتر نییە؟ کورمانجی باشە، ئەمێ بکەینە کورمانجی. بکەینە تێکەلەیە. باش. دزانی ئەس gelek پێ خۆشم کو ڕونیشتنێکە گەلێ دۆستانە بیتن چووک و پرانی و کەسێک و گوێ خۆت دەنە پادکەستامە هەم کەسێک گەنجنم بزێدە ترمینە دۆست و برادرانن پێ خۆشم تو بۆ خۆ بەحسی خۆ بکەی کا بێژە من تو خۆ بناسێن و تو چت کەی؟ ئەس بەرپرسا تەکنیکی ڕوودا و دیجیتالم بەشە تەکنیکی. ئەم ڕۆژانە مەسەرەن هەر ڕۆژێک ئەس بچم وێرە داوامێ بەری هەر تشتێکی ئەس چێکە هەممی ئیمێلت پلاتفۆرمت ڕوودا و دگەم چ بەر مەسەلا مەسەلەن سکیوریتیە، کۆپیڕایتە، کێشەنە کابزانم چ ئیمێلێک ژلایە کۆمپانیایەت و بۆم پلاتفۆرمانە بوومە هاتینە. ئەگەر هەر مەرترسێک هەبی لەسەر پلاتفۆرمێت ڕوودا و ئەس یەکسەر چێک بکەم و دیفچوونێت بۆ بکەم. بلیوێ ئەم ڕۆژانە مەسەلەن هەمی پلاتفۆرمێت ڕوودا و نەکمەنە وەکوسان بەشە ڕوودا و دیجیتال ئەم لێرێ پۆست و هەمی تشتاتکەین بەسیا گەلە گرنگ ئەوەیە چاودێریەکە گەلەکە باشەوان پلاتفۆرمە دەبێ ئەم ڕۆژانە بکەین. باشە سایرە، ئەمن دەزانم ئەو ڕۆژێکە تو هاتی بۆ ڕووداوم لە یادە، دەزانم کە هاتی بۆ ڕوودا و بەری 7 ساڵم بۆ ئەوەی گەنجان بزانن لە ڕوودا و چۆن ڕێگە بۆ گەنجان خۆش دەکرێت دێنە پێش و خۆت دەزانی لە دەستپێکی ڕووداوە من زۆرم حەول داوە کە خانمان لە کاری تەکنیکیشدا بەشدار بن بۆ خۆت دەزانی بوو نمونە پێشتر من لە ئایتیش حەولم دا دواتر بەڵام اینجا زۆر ڕنگدانەوەی خانمانی وەسەرەوە بوو زۆر بۆم گرنگە هەم گەنجان هەم خانمان بەشدار بن. بۆ خۆت باسی بکە چۆن هاتیە ڕوودا و چۆن گەیشتی و پێگەیکەیت؟ بەڵێ من خۆی دەرتوی سۆفتوێرم بەش ئەندازیاری زانکۆی سەلاحەددین سوتفە بینیم هەلی کاریان دانابوو. هەلی کارەکە لەگەڵ ئەوەی منە ئەگونجا ئەوەی من دەیزانم و خوێندبووم. هەر کە سیڤەکەم نرد بۆ ڕۆژی دواتر بانگیان کردم. شتەکە زۆر شۆکیش بووم بەڕاستی، ینی خەونێک بوو بێمە ڕوودا بەڕاستی کە هاتم مقابلەم کرد و تێستم کرد ئەو شتانە زۆر منیان پێ باش بوو. یەکسەر بۆ ڕۆژی دواتر وتیان وەرە داوام بکە. ئەمە هەم بۆ من وەکو شۆکێکی زۆر زۆر خۆش بوو، هەم من وەکو حەزێکم بوو چۆن بگەمە ناو ڕوودا و بەڵام زۆر بە ئاسانی تێستم کرد و مقابلم کرد و ئیشەکەی منیان زۆر پێ باش بوو لێرە بۆیە وەرگیرم. ئەوش ئەبینم 7 ساڵ تێپەڕی و بەرداوام و ئەمە زۆر خۆش بوو. باشە هەنگاوەکانی بەرەو پێشچوونە چۆن بوو؟ زەحمەت نەبوو؟ چونکی ڕوودا و زۆر جار هەیە من کەوانەی دێن لە لای مە کار بکەن بەتای بەدەوانی سیوی دەنێرن بۆ بەشی تەکنیک پێیان دەڵم بەڕاستی چۆنە مەسەن بەش تا بەش جیاوازە. ئێستا ئەو بەشەی من مەسەلەن سۆشیال میدیا دیجیتال میدیا بەرداوام پێویستی بە ئەپدەیت بوونەوەیە. تۆ بەرداوام ئەبێ ئاگاداری دوایین ئەپدەیتەکانی ئەو پلاتفۆرمانە بی ئەو بەشەبی کە بەڕێوەی دەبەی بەرداوام خۆت مەسەلەن دەوراتە هەرچەندە زۆر ئەوە نییە بچی دەورەی تر بکە مەسەلەن هەر پلاتفۆرمێک ئەپدەیتی خۆی بڵاو دەکاتەوە ماوەمەوە تۆ بزانی چاویان لێ بکەی بیان خۆینی تۆ بزانی چی نوێ هاتووە ئەپدەیتی نوێ چی هاتووە گۆڕانکاری تازە لە تەکنەلۆجیا لەو ئامر لەو ئەپلیکیشن شتانی کە بەکاریان دەینی بۆ ئەو پلاتفۆرمانە بەردەوام ئەبێ لەگەڵ ئەپدەیتەکاندا بڕۆیت. وای ڕاستە دەست خۆشی وادارم سەرکەوتوتر بیت لە پێشکەوتندابی دەزانم زۆر جار دەمێنیەوە لە نێوان ئێمە بەشی تەکنیک و دیجیتال و دەبێ خۆ لە ناوەڕۆکیش بدەیت
هیوادارم سەرکەوتوتر بی. پێت وایە تۆ ڕۆژانە چاودێریەکی زۆر چڕی سوۆشیال میدیا دەکەی لە ڕووداویش بەهێزترین دیجیتال میدیای کوردیە، یەکێک لە بەهێزترینەکانی ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە، زۆر بەرچاوە، کەسێکی زۆر لەسەرەتی. بەڵام کە دەچی بۆ سۆر سوۆشیال میدیا بەڕاستی هەندێک جار هەندێک شت دەبینی بڕێک نیگەران دەبی لە سوۆشیال میدیای کوردی. تۆ بە گشتی سوۆشیال میدیای کوردی چۆن دەبینی ئێستا؟ بەوەندەی من ئەو هەموو ساڵە ئیشی لەسەر سۆشیال میدیاکانی ڕوودا و کارم کردووە، لە زۆر ڕوویەکەوە باش نییە. سۆشیال میدیای ئەوانەی کە سۆشیال میدیای کوردی بەڕێوە دەبن لی نازانن زۆر بە باشی. بۆ نمونە بەسیترین نمونە باسی بکەم کێشەی کۆپیڕایت. تا ئێستا زۆر لایەن هەیە لە ناو کووردا نازانن کە کۆپیڕایت کەی بەکاردێ، کەی ئەتوانن ئەو بەرهەمانە کۆپیڕایت بکەن، کەی ناتوانن مافی خەڵکی تر چۆن پارێزراو بێ، چۆن مافی خۆیان بپارێزن و چۆن مافی خەڵکی تر نەبن. ئەم کێشەیە زۆر زۆر ئەبینین. جگەلەوە کێشەی بەکارهێنانی خراپ، بۆ نمونە کە کۆنتێنتی خراپ بڵاوکردنی کۆنتێنتی خراپ لەو پلاتفۆرمانەدا کە ئەمە زۆر زۆرە. تۆ خۆت لایەنی بڵاوکەرەوەی ڕوودا، بەس پێت وایە ئەو کەسانەی کە بەردەنجی تۆن چۆن هەڵس و کەوت دەکەن بەرامبەر بەو سۆشیال میدیا، بە تایبەتی لە نێو کۆمەلگای کوردیدا؟ یعنی بۆ نمونە تۆ ڕۆژانە یەک دنیا کامنت دەبینی لەسەر ئەو پۆستانەی کە دەکرێت، یەک دنیا شت دەبینی هەڵس و کەوت و جوابدانەوە. ئەوە چۆنەوە زاکە بەڕاستی بە ڕێژەیەکی زۆر باش نییە. دایما کورد زیاتر بڵێم حەزی لە شەڕە، حەزی لە کۆمنتی خراپە، حەزی لە شکاندنی خەڵکە، حەزی لە جنێودانە. ئێمە زۆر جار ئەبینیم مەسەلەن تۆ شتێک دانەوە هیچ زەرێکی نییە بۆ کەس، بۆچی تۆ ئەبێ کۆمنتەکە دایمە خراپ بێ، بۆچی تۆ ئەبێ جنێو بگری. زۆر جار مەسەلەن دوو بابەت هەیە دژ بەیەکە، ئەویان داوانەی هەر کۆمنتی خراپی بۆ دێ، ئەمیشان داوانەی هەر کۆمنتی بۆ خراپ. یعنی کۆمەڵێک هەن کە هەر حەزیان لەو شتەیە، کۆمنتی خراپ، یعنی لە شکۆ یەکتر بدەن. بەڵێ ئەو شتانە زۆر زۆر هەیە. ڕاستە. ینی تۆ ئێستا بەداخەوە گەروا بە پێ قسەکانی تۆ دەوێت بڵین سۆشیال میدیای کوردی ینی تۆڕی کۆمەڵایەتی لەناو کووردە خراپ بەکاردێت. ئەتوان بڵێن بە ڕێژێکی زۆر بە خراپی بەکاردێتن. ئێستا جا ئەوە دەبێتەوە ئەرچی سەرشانی ئێمەیە کە بزانین بەڕاستی ئەو کۆمەلگایە دەبێت ئاگادار بێت. تۆ پێ دوای ڕێژەیە کاونتی فیک چەندە لە زۆر زۆر؟ بۆ ئەگەر من ها ڕۆژانە ئەوەش ئەەکەم ئەکاونتی فیک، مەسەن ئەگەر بەنای ڕوودا و بکرێ و ئیشی منە ئەبێ لایان بدەم ئەوانە دیلیت بکەم. زۆر زۆرە، زۆر زۆر، ینی لە تەوەقعدانی ئەوانەی کامنتی خراپ دادەنیان بە قەولی تو جنێ و بە ئەکاونتی فیک و ئەو شتانە کە تۆ بسەل مەسەلەن بچی ئەو کەسە بکەوە ئەکاونت ئەو کۆمنتە خراپەی داناوە، ئەسڵەن ئەمە کەسێک نییە، ناوەکەی دیار نییە، پرۆفایلەکەی دیار نییە، ئەکاونتەکە فیکە. تۆ ئەکاونتیان مەسەرم بۆ ناگەر من بچم بڵۆکی بکەم بە یەکێکی تر دێتەوە بکەم ئەم وەختی ژیانە ڕۆژانەیە خۆتە تو دەبێژی ئەو کەسێک و دەبێژن ئەو فیک بکارتینە ناوی خۆ بکارناین کەسێک و ناوی خۆ دیمەنەی خۆوێنەی خۆ بکارناینی دیانی دخوازیتن ڕاستیە خۆ بشاریتەوە نییە باشە ئەو کو خوا دشاریتەوە ینی دیارە ناخوازیت ڕاستی نیشا بدەت کو ئەو کیە ینی ئەو کارێک و دکەت دژیانە نۆرمال دەناوێژن دژیانە نۆرمال دەمە کولتورێک هەیە مە ڕێسا و یاسایەک هەیە مەسەلەن ئەز تو ئەم یەکدو دبینین سڵاوی لە یەکدو دکەین تەوقەی دکەین فلان حەول دەدەین بێڕێزیە بە یەکدو نەکەین خەبەری خراپ نەبێژین دلێ یەکدو نەشکینن ناو دیجیتال میدیادا و تایبەتی سۆشیال میدیا دەژی کولتورێک یاسا و ڕێسایەک ڕێوشوێنێک ڕێنماییەکێ هەی خەلک چطور بێت هەر ئێکوان پلتفۆرمە ڕێسا و ڕێنماییان تایبەت بخواانە گو هەر کەسێک فیسبوک مەسەلەن مێتا بکاربینین مێتاکو فیسبوک و ئینستاگرام و واتسئاپ و درێتسن تو نەشێ هەر تشتێتەویات و دانێ سەروان پلتفۆرمانە ئەکیید گەلک ڕێسا و یاسا هەنەک و ڕێگریل تە بکەتن بۆ نمونە ئەگەر تەبێتن کۆنتێنتێکێدا بنێک و بۆ نمونە ڕاستە خۆت و هەرەشە لە کەسێکی بکەی مەسەلەن تو ڤیدیۆیەکێدا بنەی دەستێژە سێکسیە مەسەلەن بۆ زارۆکەکی یا ئان تو پشگیریە تیرۆریستێکی بکەی بۆ نمونە
گەلێک تشتێن دی هەنا ڕگولیشن هەنا مێتا مەسەلەن ماوە ئەپدەیت کات بڵاو دکاتەوە هەر کەسێک دشێت بخۆینیتەوە گەلێک ڕێستا و یاسایەت خۆ هەنە و تو نکاری هەموو تشتێکی دا بنێ سەروان پلاتفۆرمان حتا تو نکاری هەموو کۆمنتەکاش بنویسی تو نکاری هەموو شەیەکە بکاربینێت ناو کۆمنتێت خۆدا ئیجا ئەو ڕێسا بۆ هاتنە دانین یعنی سەدەمێکەیە ئەو بۆ ئەرێ بێگومان بەرکو هەر کەسێک فەیسبووکی بۆن منە بکاربینێتن بلا هەست بکەتن و مافەویت پاراستینە ئەو کەسە دەنگەکە ئەو کەسە دشێتن فەیسبوک بکاربینیتن و ئەو کەسی مرتاح بیتن بزانیتن تووشی کێشەکێ نابی بزانیتن مەسەلەن وێنەیە من خراپی نایێتە بکاربینین مەسەلەن من کەسێک ناهێتن لە تۆڕە کۆمەڵێتە فەیسبووکی هەرە شێل من بکەتن کەسێک ناهێتن بابەتێ من ببەتن تشتێ من بەت یعنی هەر کەسێک هەر یاسا ژیانە نۆرمال یاسان زۆربەی وان یاسان لە یاسایان جیهانیان مافێ مرۆڤ مافێ تاکە کەسان وەرگرتی ینی ئەم دشێن بێژن تو دژیانە خۆیان ئاسایی دەیە ڕۆژانە ڕاستی دە تو چەند ماف هەنا چەند مافەیە تەل سەر سوسیال میدیاژی هەمان مافەیە دەبێ هەمان ڕێساژی پەیڕاو بکەین و سەر وێنەژی مەهێندێک کولتوری کۆمەلگا کورتەواریژی هەیە ئەو یاسا بەپێی دەوڵەتانژیت بەپێی جیا لۆکیشناش دگۆڕێتم بۆ نمونە مەسەلەن هەندێک تشت هەنا ڕەنگە بۆمە کووردا تشت مەسەلەن کەلیمەیەکی پیرۆزە یان تشتێکی پیرۆزە جەم مێتا بۆ نمونە قەدەغەیە لێ ئەوێ دیفچوونێ بگەن بگەڕێن بپرسن سێرج بگەن دەبێژن نا ئەوە بۆ کووردا تشتێکی پیرۆزە کاتاوە قەدەغەنیە یعنی بەپێی لۆکیشن یاسایان وان دگۆڕن باشە ئەوان ڕۆژە ڕاستی تشتێک هەیە گەلێک من نیگەران دکاتن تو دزانی گەلێک جارە بتایبەتی چونکو زمانی کوردی بەلکی لەسەر ئەو تۆڕان بتایبەتی لەسەر تەلێگرامێ تۆ دزانی من پرۆگرامێک کرد بوو تایبەت لەسەر تەلێگرامێ پادکەستێک و من بەحسێوی کرد بوو و تەلێگرام گەلێک شلە یعنی تەلێگرام گەلێک دەریاوەکەت هەموو کەس بکاربینیت ینی وەکریە هەمی تشتی تو تشەی دابنە هیچ فلتەر نییە مخابن ئانها لە کوردستانی هەنێک کەس هەنە و نزۆم لایەنجی بن یعنی گەلێک مافێ تاکە کەسا پێشێل دکەن دکەون ناو ژیانە تایبەتە خەلکێدا تشتێ تایبەتە خەلکێ بڵاو دکەن هەڕەشە لە خەلکێ دکەن دەبێژن ئەگەر تو مەسەلەن ئەوە بۆ منەکە و پەرەیە نەدەی ئەس فلان تشتێتە بڵاو دکەمەوە ئەی تاکە کەس ژی هەڵاتکەن هێندێک جارات تو مەسەلەن دۆستێتەیە هاوڕێتەیە پەیوەندیان کۆمەڵاتی هەنە تو باوار پێ دکەی هێندێک تشتا بۆ دشینی پاشی ئەو بخراپ بکاتین لەسەر ئەو جیها بکارتین تا ئەوە دیتیە تو فکر دکەی ئەسم بێژم ئەوە لاەنێکی خراپی وێ تۆڕا تەلێگرامە شبەرکو مەسەلەن هەر کەسێک بێتن لە تەلێگرامە دەبێ مافیل وێرش پارێزراو بیت لێ ئەم دبینین تشتێک نینە بۆ نمونە نوکە ئەس دکارم هەر تشتێکی من بێت ئەس لە چانەڵە تەلێگرامێ بڵاو بکەمەوە تەلێگرام نە دیفچوونێت کات کا کۆنتنتە چییە چتێدا ناوەڕۆکەوێ چییە نە ئەگەر ئەس ریپۆرت بکەم لە دیفچوونەکە باش بوت کەتن بەر هەندێک بووە جێکی کۆ خەلێک مەرامت خۆیەت خراپیت نەشن لە مێتایە لە ئینستاگرامی لە ئێکس تویتەر یا پێش و دابنن لێرە بکارتیش بەر هەندێک تەلێگرام بووە جێک بووان کارە بدەخۆیانی باشە ئەو ڕێو شوێن و ئەو یاسایانن کە ئەو پلاتفۆرمانە هەیەن تۆ پێدوایە ئێمە لە کوردستان بۆشاییەک هەیە لە یاسا یان لەلایەنە دەستەڵات دارەکاندا کە دەبێ ئەوانیش بە دووەدا چون بکەن لە بەرۆی ئێمە دەزانین لە هەموو وڵاتان ئێستا من خۆم کە لە کەنەدا دەژیم یا دێم هات چۆ دەکەم دەچمە شوێنی دیکە ینی یاساکانی پاراستنی مافی تاکەکان هەیە لە دنیای دیجیتالدا تۆ پێدوایە لایەنی یاسایی یان لایەنی دەستەڵاتدار لە کوردستان دەبێ هێندێک لە سەرەوان بەڵێ ئێمە بینیمان پێشماوەیەک وەزارەتی گاندنی عێراق بڕیاریدا تەلێگرام قەدەغە بکات ئەوە بوو بۆ هەفتەیەکی شڕاگیرە تەلێگرام ئەوە لەسەر ئەوە بوو کە چەند جار بەو تۆڕیان ڕاگەیاندە بوو کە ئێمە ڕووباڕووی چەند کێشەیەک دەبینەوە بۆ نمونە زانیاری کەسی بڵاو دەبێتەوە هی تاکە کەس لەو تۆڕە بەڵام تەلێگرام هیچ جوابێکی نەبوو بۆ ئەو ئاگادارکردنەوەنە تا گەیشتە ئەوەی کە یاڵە تەلێگرام هەردا بخەین لە عێراق بۆ ئەمە پێویستە ئەرکی حکوومەتە ئەرکی ئەم وڵاتەیە کە پارتنەرشپ یان پەیوەندی زۆر بەهێزی هەبێ لەگەر ئەو پلاتفۆرمانە هەر کێشەیەک هەبێ کاکە ئەمە دەبێ ئەو شتانە بۆمان باشتر بکەی زووتر جوابمان بدەنەوە ئەو یاسانە لێرە پێشەڵ کراون
چۆن ئێمە بتوانین ئەو پلتفۆرمانە بەکار بێن و خەڵکەکەمان تووشی زیان نەبن تووشی کێشەی کۆمەڵایەتی نەبن بەڵێ تەلێگرام لەوەیە ئەو کێشەی هەیە بە تایبەت بۆ ناوچەکەی ئێمە درەنگ جواب ئەداتەوە یان ئەوتە هەر جواب ناداتەوە کەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە کە وای لێ کردو ئەم پلتفۆرمە زۆر بە خراپی بەکار بێتن ئێستا مێتا یاساکانی خۆی وا لێ کردو تۆ هەر من لە کوردستان بم لە ئەوروپا بم لە ئەمریکا بم لە هەر شوێنێک بم تۆ ریپۆرت ئەەکەی جارێکتر ریپۆرتەکە دوو جارتە ریپۆرتکە دێتە سەرخە جواب ئەداتەوە ڕاستە تەواو ئەم کۆمنتە وایە ئەمە دشی ئەو کەسەیە ئەمە هەرەشە لەو کەسە دەکا و کۆنتەکتەکە ڕیموڤ دەکا بەڵام تەلێگرام ئەو شتانەی نییە ڕاست بەداخەوە ینی زۆر جار هەیە من لە زۆر شوێن باسم کردو هەر لە بەرنامەکانی ڕووداویش زۆر شت هەیە کە دەگەڵ دنیای تەکنۆلۆژی ئێستای جیهانی پێویستە لە ڕێگای یاساکانی و پشتیوانەی هەبێت ئێستا بۆ نمونە لە کوردستانی مە فریکوێنسی ڕێگولیشنمان نییە بووە بە کێشەیەکی یەکجار زۆر گەورە یاسا و ڕێسامان نەبێ بۆ جیهانی دیجیتالەوە بۆ خۆی لایەنێکی دیکەیە هەتا شکایەتێک نەکرێ لایەنێکی حکوومەتی نییە بچێت بە دووەدا چون کارێ بزانێ و پلتفۆرمانە بۆیە هیوادارم هەر لێڕ ئەگەر دەنگمان وێڕا بگات بتوانن هێندێک کار بکەن لەسەر ئەو مەسەلە چی دیکەت هەیە بەڕاستی بۆ سوۆشیال میدیا تۆ چیت بەرچاو کەوتووە ئەم هەر باسی خاڵی نەرێنیمان کرد چی باشی سوۆشیال میدیای کوردی هەیە باسی خۆی دەزانی سوۆشیال میدیا بۆ ئەوەیە ئێمە بتوانین لێوە پەیوەندیەکانمان بکەین دەربڕیم بکەین بۆ شتێک کە ئێمە دەمانەوێ بۆ مەسەن بۆ ئێمە کولە ڕوودا بۆ کاری ڕاگەاندن بەکاری بێنین کە تا ڕادەیەکی باش ئەوەش کراوە بۆ نمونە ئێمە لە ڕوودا و چەند جار کەمپینگمان کردو بۆ هۆشداری دوایین جارکە کردمان هۆشداریکی بۆ توژبانی ئۆتیزم بوو نەخۆشانی ئۆتیزم بوو کە زۆر باش دەنگی دایەوە کۆمەڵی ئۆتیزمی ئەمریکی هاتە سەرخەت و دەستخۆشی و لە ڕوودا کرد تۆ ئەتوانی وا بەکاری بێنی سوودی زۆر زۆر باشی هەبێ ئەتوانیش ئەو بەداخەوە بەکاری بێنی و زیان لە خەڵکانێک بدەیت کە هیچ ئەسڵەن زیانیان بۆ تۆ نەبووە باش وەکو آخر پرسیار لە بەرەوەی برادرانی ڕادیۆش با لێمان تووڕە نەبن کاتەکەمان زۆر زۆر نەڕاتەوەنە ئەم من زۆر جار باسی شتی زۆر سەرەتاییش دەکەم ئێستا بۆ نمونە بەرنامەیەک یان پادکەستێکمان کرد لەسەر ئیمەیل چونکی بەڕاستی بۆم دەرکەوت بوو کە لە کوردستان زۆر کەس بەڕاستی وردگە زانیاری ئیمەیل هێشتا ڕوونیەوەش زۆر نۆرماڵە چونکی هیچ پەروەردەی بۆ نەکراوە دەوەی وەخت بەخۆی دووکەوت بێت دەتوانی بە خێرایی بە کورتی بۆم بڵێ بۆ نمونە لینکدن تویتر فەیسبوک ئینستاگرام ترێدز ئەوانە ئێستا سناپچات یان تیکتاک تویتر یان ئەکسی ئێستا بە کورتی بۆ هەر یەکەیەک ڕستەم پێ بڵێ بۆ نمونە من پێت دەڵم لینکدن بۆچی بەکاردێت لینکدن زیاتر بۆ کاری ئەو کارێکە دەیکەی و هەلی کار و ینی کاری پرۆفشناڵ کاری پرۆفشناڵ بۆ منە من ئێستا لە ڕووداوم ئەتوام کارەکانی خۆم لە ڕوودا و کەوابوو لینکدن شوێنێک نییە تۆ بێ وێنەکانتی نەخێر تۆ دڵمەت خواردەوە بێ لێ دای بنی ئەوە نابێت ئەکس یان تویتەری ئەکس زیاتر بۆ هەواڵە زیاتر بۆ هەواڵە زیاتر ئەوانەی خەڵکی ئەکس سیاسین دیپلۆماتکارن زیاتر هەواڵ لەوێدا دەندرێت کابوو ئەویش دیسان بۆی نییە کە دۆڵمەت خوارد بچی لەوێدا بنیا بڵێ وێنەی تازە و نیو پیکوەڵاو بەس نەخێر هەر بۆ هەواڵ زیاتر فەیسبوک زیاتر کۆمەڵایەتی ترە لەوانی تر بۆ هەمووی ئەبێت تقریبان تۆ ئەتوانی بۆ نمونە من گەشتێکم کردووە ئەو گەشتە لەوێدا بنێم یان هەواڵێک هەیە هەواڵەکەم لێدا میان وێنەیەکی جوانی خۆم گرتووە لە کاتی کارە ئەو زیاتر ئینستاگرام نییە بوێنە وێنە و ویدیو ئینستاگرام هێشتا ئەتوانین بڵێن سۆفترە بەڵام فەیسبوک تێکەڵەترە هەم هەواڵش ئەگرێت و هەم بابەتی سۆفتش ئینستاگرام زیاتر ئەتوان بڵێم کچانەتریشە ئەی باشە ترێدز و ئەکس ترێدز هەرزوو بێدەنگ بوو کە هات زۆر جاواجاوێکی درست کرد و گەیشتین بەوەندە و گەیشتین بەوەندە بەڵام زوو دامرکایەوە و ئێستا تقریبا زۆر کەم باسیشی دەکرێت بە شێوازێکی نەیتوانی تایبەتمەندیەکی نوێ بێنێتە گۆڕی مەبەستەکەی هەر چاولێکەری تویتەر بوو نەشی توانی لێ بگاتە بە بۆیە هەر بەکارهێنەرەکان چوونەوە جارێکی لەبەرەوەی بەکارهێناری ترێت هەر ئەوانە من کە لە ئینستاگرام بوون بۆیە نەیتوانی گەورەتر بگاتن بە خێرایی سناپچات زیاتر بۆ کەسیە بۆ من شتێک ئێستای کەم ئێستا پیشانتی ئەدەم چۆ خێراتر و ئاسانترە بەکارهێنان بەردەوامێمەوەی کە دەیکەین بە خەڵکی نیشان بدەین زۆر بە کورتی
پێویست نییە هیچ پێویست نییە دەبێ هۆکارێکی شتێک کە گرنگە ئۆکێ بەڵام هەموو ژیانی خۆت گرنگ نییە. تیکتۆک زیاتر داهێنانە و ئەو شتانەیە زیاتر بەداخەوە هەندێک چاڵەنجی تێدا کە زۆر خراپن من پێم باش نییە بە هیچ شێوێک بۆ منە منداڵەکانمان بیبینن تیکتۆکەوەشدا کە دەڵێن منداڵ زیاتر بەکاری منداڵ زیاتر ڕەنگە لێرە بەکاری بێنیتم خۆی تا تەمەنی 13 ساڵی هەر بۆت نییە تیکتۆکدا بنێ بە پێیاسەکان تیکتۆک تا تەمەنی 16 ساڵی بۆت نییە باش نییە هێندێک دایک و بابیان گەورە هەنە باش نیە لەبەرەوەی شتی زۆری تیا کە تەسیر دەکاتە سەر مێشکی منداڵەکانمان و بەڕاستی شتی زۆر خراپ تێدا من خۆم تیکتۆک بەکار نایێنم بەڵام لەبەر ئەوەی ئەو پلاتفۆرمەشمان هەیە لە ڕوودا و زۆریش باشە تیکتۆکەکەمان ناچارم سەیری بکەم بۆی هەندێک شت ئەبینم دایمە لەبەر خۆم ئەڵێم بەداخەوە منش تیکتاک بەکار نایەنم دیارە تێبینی ئەمنیم زۆر لەسەر تیکتاک هۆکارەکانی شەیە پێشتریش باسم کردووە ئەوانە زۆر سپاس سایرە کاتمان تاوا دەبێ وادارم دیسان دەگەڵم بی لە پادکەستەکانم یارمەتیم بدەیت زۆر سپاس بۆ بەشداریت بیسەران و بینەرانی بەڕێزەوەی بیستان 15هەمین پادکەستی دیجیتال سیتیزن بوو کە پێشکەشمان کردن دیسان وەکو هەموو جارێ دەڵێم دەست لە فالۆکردن و سابسکرایبکردنی پادکەستەکەمان و پادکەستەکانی دیکەی ڕووداویش لەسەر هەر هەموو پلاتفۆرمەکانی پادکەست ڕامەگرن دەگەڵمان بن پێشنیاز ڕەخنە و سرنجەکانتانمان بۆ بنێرن لە ڕێگای پیجە فەرمیەکانی ڕادیۆی ڕوودا و پادکەستی ڕوودا و پیجی فەرمی هەژار لە ئیخۆم لەسەر فەیسبوک و هەروەها دەتوانن بە ئیمەیلی dgcz@rudaw.net ئیمەیلمان بۆ بنێرن هەرچی هەتانە ئێوە گرنگترین و گەورەترین سپانسەری ئەم پادکەستن وەکە موجار دەیڵین دەگەڵمان بن بەردەوام بن دەگەڵمان بۆ ئەوەی بتوانین هاوڵاتی کوردستان بکەین بە هاوڵاتیەکی باشتر و بەهێزتری دیجیتال لە ئەم دنیای ئێستادا لەگەڵ پێشکەوتنەکان بەرەو پێش بچین هەر بژین وڵاداوەدان کاتێکی خۆش.